من بۆ ئەم خوێندکارە قسەیەکم هەیە. ئایا ئەم خوێندکارە ئەگەر بی لە سەر و خۆی بکاتەوە بی لە خوار و خۆی نەکاتەوە ئەمە بۆ زانست ئەڕوا بۆ خوێندنگایان بۆ زانکۆ یاخود بۆ خۆ دەرخستن و دیزایانی جلوبەرێک ئەڕوات. ئەمە یەک دوو من هاوڕێم هەیە یعنی باوکی دەوڵەمەنە زۆریش دەوڵەمەنە بەڵام هەر حەزی لەو جلەیەکە یەک جار بیکاتە بەری یعنی هەر بۆ جلۆ بڕات و بێ کێشەی نییە ڕۆژی 1000 دینارە بە بۆ زانکۆ کە تەلەبەی زانکۆیە مخۆم کچەکەم تەمەنی 8 ساڵە تەلەبەی دوی سەرەتاییە ڕۆژی 1000 ئێمێ بۆ مەکتەب ئەو کە تەلەبەیەکی زانکۆی ڕۆژی 1000 ئەبا بەڵام کێشەشی نییە. ینی ئەگەر ئەم بتوانێت نایە خۆی دەرخانایە بە پۆز لێ بە سەر من بۆ خوێندن ئەڕۆم جوانە ئەلەوا من ئەم 4 ساڵشم تاوا کرد بە دیزایانی جلوبەر و ڕەفیقەکەم دەستی بۆ ڕاکێشام ئەڵێ تۆ کەشخیت و تۆ ئەوەی ئەی دوای ئەوە ئەڵێ ئەی دوای ئەوە ئایا من بۆ خوێندن ئەڕۆم یان یاخود ئەم باڕێزە بۆ خوێندن ئەڕات یان بۆ چاولێکەری و دیزایانی جلوبەرێک ئەڕات. بۆیە من پێی ئەڵم هیچ کاتێک سێری سەر و خۆی نەکات سێری خوار و خۆی بکات بە ئەو فشارش نەخاتە سەر دایک و باوکی لەبەرەوەی دایک و باوک ئەجری گرانە بۆی دایک و باوکیش کە خەیاڵن لای ئەم نەبێت کە ئەچێ بۆ خوێندنگا نە تۆ خەیاڵت لای ئەوان بێت کە بە نامڕتاحی نە ئەوان خەیاڵیان لای تۆ بێ هەوڵ بە بیشاریتەوە یاخود هەوڵ بە هاوڕێکانت دەرز لە تۆ وەربگرن نەک تۆ دەرز لەوان وەربگریت و بچی تەقلیدی ئەوان بکەیت چکۆڕان ئەوان ئەمڕۆیە بەیانیە دوو بەیانێ سێ بەیانە بەڵام ئایا تۆ هەر بۆ جۆرە ئەبیت نە